تقريبا نزیکی 15 بۆ 16 ساڵە بێ سایقی بە لە من بەلەمی گەشتیاری تقریبا 5 ساڵە لێرە ئیشەکەم ئێمە کە نەفەر سەرخەین ڕێنمایی تەواو دەین بە نەفەرەکان بەرگی مەلەمان پێەیە نەجادە هیچ نەفرێک بێ نەجادە سەر ناخن گەورە و بچووک خەڵک کە سەرەکەوێ تەنیاوەی پێڵم هەڵمەسە بەس هەڵنەسێ جلی لە بەرابێ مەزبوط هەڵنەسێ هیچ شکالێکی نابێ تێگەی جلی لە بەرا دەسەکاتە ئاواکۆ ئاساییە خوا بەزەوێتە ئاسا شتێکی وا ڕوونیاوە چکە پێشەوەی سەرکەوێ هەم ڕێنمایەکمان پێداوە حاڵەتە بووە زۆر کات ستا نەفرێ هاتبوو تورکمان بوو لەو بەرەوە هاتبوو لە لای زگورتەوە هاتبوو لە ئەویا هاتین ڕۆشتین فرای کەوتین تقریبا ئەگەر خۆی وتی 30 سانێکە فریان نەکەوتنایە خنکا بوو هەنی ساڵانە نەک یەک و دوان و سیان چەندەها 10-15-20 حاڵەتە ڕزگاریانەکەیت هەتا ئەم دوو هەفتەی پێشتر مناڵێکی ساوا ئایلەکەی ئاگای لێ نەبوو لەسەرەوە کەوت بۆ ئاوەکەوە بە هاوکاری کارمەندانی خۆمان و تیمی غەواز ڕزگارمان کرد لە خوا بزن ئەمە یەکەم جارمە بوون لە چەمچەماڵ هاتینە وەڵا جیاوازی زۆرە شوێنێک گەشتیاری و خۆشە وەکو ئاو و فێنکە وتر هەموو شتێکی تیاە ئەیرە خۆشە لە شوێنەکان لای من تێسە بڕۆیمە بۆ گۆرتەپۆ بۆ شوێنەکە ئەوانش خۆشە بەس ئەیرە لە شوێنەکان خۆشترە لای من بە خێزانی تێن تقریبا وڵای ئێستا دەورت دەماڵین ئارێ وەڵا خواردنەکان ئیتر مریشکە و کەبابە و گۆستە و یاپراخ و هەموو شتی ئامۆزا و کورزا و زاوا و ئیتر تێکەڵی مامە و برازا و زۆرین ئێمە چەند گرنگی بە ئیشەکە ئادەین دووە نەگرنگی بەوە ئادەین ڕێنمایی خەڵکەکەین کایە بە هیچ جۆرێک مەلە مەکە مەلەوانی مەکە لەوێ قەتعی لێ هەڵواسراوە لە ئەو سەری سەیرانگاکە و بە هەمان شێوان لە شوێنی زگورتی هەڵماواسیوە و کارمەندەکانیشمان بە بەردەوامی ئاگاداریان دەکەنەوە کابرا کە دێتە ئێرە حەزەکەین بەس عنی چۆن بڵێم یەکەم شت دوورکەوێتە لە ئاوەکە مەلە نەکا بە هیچ شێوەیەک ئێم ئەوەتە شوێنمان بۆ داناون سیازمان کردووە کورسیمان بۆ داوناون تقریبا نزیکی نیو مەتر بگرە زیاتریش ئەو لە ژێر کورسەکانە کابران لێوێ جێوێکەوە گرێ پێویست ناکە بچێتە ئاوەکەوە لێ مەزبەحی مەلەوانیمان هەیە هەم بۆ گەورە هەم بۆ مناڵ هەمانە سەر و سەرچاو ناوەڵە هەڵبەت ئێرە لە 2023 ئێمە با بڵێن بیرۆکەیمان هەبوو 2023 بۆ 2004 و لە 2004 دەستمان پێکردووە 2009 تقریبا تەواو بووین ئەمە لەسەر کەتی تایبەتە لەسەر بودجێ خۆمانە بینێتمە ناوە دروستمان کردووە هەستمان کرد پرۆژەیەکی زەروری ناوچەکەیە لە ڕاستیە و ئەلحەمدولیلا کە خەڵکێکی زۆر لێمە ڕازیە و لە پرۆژەکە ڕازیە و سروشتێکی جوانی هەیە و هەڵکەوتێکی جوگرافی جوانی هەیە وەجی کۆلتێکی هێرەش بە سەرکەوتێتە وەسەتی نێوان هەردوو هەرسێ محافظەی سلێمانی و هەولێر و دۆک هەولێر و سلێمانی کەرکووک عەفوو هەین بۆ پێی کە لە هەرسێ محافەزەکەەوە بە یەک مەسافە دوورە بۆیە بەتایبەت خەڵکی کەرکووک و ناوچەکانی خوار و زۆر ڕووی تێیەکەن ئێرە پرۆژەیەکی کۆمەڵگەیەکی گەشتیاری متەکاملە ینی هەر گەشتارێکی بەڕێز بێتە ئێرە پێویستی بە هیچ شتێ نییە ئەنی ڤێلای تایبەتی تایە کابینە و شوێنی خەوتنمانەی تایە مۆڵ و مارکەتی گەورەی تایە مەتاعمی تایە شاری یاری تایە مەسەرەن کافتریای گەورە و پرۆفشناڵ ناو ئاواتایەتی و چالاکی جۆرا و جۆری با بڵێن سەفاریمان هەیە و زەورەق و بەلەمی ناو ئاومان هەیە لە هەموو مەجالەکانی ئەمەیکی ئینسان پێویستی بە کات بەسەبردن و پێویستی بە مستەلزەماتی گەشتیاری بێتیایەتی ئێرە
زەنی بە دڵنیاییەوە مەسەرەن سێکتەری گەشتیاری هیچی کەمتر نییە لە سێکتەرەکانی تری ئەگەر بڵێم لەگەڵ نەوتیشا زۆر لە وڵاتەکان بەڕاستی پێش بە گەشتیاریە بەستن بەڵام بەداخە و معرەفمان زۆرە لە ڕاستیە سەقافی با بڵێن سەقافی سیاحیمان زۆر کەمە یانیە و گەشتیار بەڕێزانەی کە دێنە ئێرە بەداخەوە کە احتیفاز ناکەن و پاک و خاوێنی و کۆمەڵە معرەتمان هەیە بەڵام خۆشبەختانە لە هەمووی گرنگتر کە تەشجیعی گەشتیارەکات دێ بۆ ناوچانەی ئێمە بە حاڵتە ئەمنیەکەیە یعنی سوپاس بۆ خوا کە لە ڕووی ئەمنیەتەوە هەرێمی کوردستان و بەڕاستی مەسەلەن لە ڕووی مارکتینگ و بە بازارکردنی کەرتی تایبەتیش کەرتی گەشتیاریش ئێمە کە سەر بەڕێوەتی گەشت و گوزاری کۆین و سەر بە بەڕێوەتی گشتی گەشت و گوزاری هەولێرین بەڕاستی زۆر هاوکارن لەگەڵمانە و لە بازرگەکانە لە هاتنی گەشتیارە بەڵام ئەکرێ مەسەر هەم مستەسمیر هەم حکومەت زیاتر برەوە بە کەرتی گەشتیاری بات و مەجای گەشتیاری مەجارێکی خۆشە لە ڕاستیە کردن با بڵێن جۆرێکە لە تێکەڵەیەک لە میکسێک لە فەرهەنگی نەتەوە جیاوازەکان توزانام دەم و چاوە جیاوازەکان بۆیە پێم وایە کەرتی گەشتیاری بەڕاستی ئەوەیە لە سەیری ڕابوەستینی ئەوەیە برەوی پێبین هی ئەوەیە تەشجیع بێ مەسەلەن توزانم حکومەت هاوکار بێ لە ڕاستیە ئەم بەداخەوە حکومەت هاوکارمان نییە ئەین هاوکارەکەی چێ مەسەلەن لە ڕسوماتە توزانم لە مەسەلەن بانقی تایبەتە بێت بتوانن دعممان بکەن سەپۆرتمان بکەن بە فائیزەی کەم مەسەلەن بتوانین پارەکەنەوە بژێرنەوەی ئەمانەمان نییە لە ڕاستی ئەوەی کە کراوە بە ئیمکانیەت و توانای شەریکاتی خۆمان دروستمان کردو ئێمە ئەم پرۆژەمە بهێنناوە.